پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەرێکمان پێ دەدات و پێمان دەڵێ ئاگادار بن ئەی خەڵکینە ئینەها سەتەکون بەعدی ئومەڕاء، ئاگادار بن کە لە دوای من کار بەدەستانێک دێن. ئەوانە سیفەتیان چۆنە؟ یەکذیبون وەیەظلیمون، درۆ و دەلەسە لەگەڵ خەڵکدا دەکەن و هەروەها زوڵم و ستەم لە خەڵک دەکەن، هەر ڕۆژە و بە شیعارێک، هەر ڕۆژە و بە قسەیەک درۆ لەگەڵ خەڵکدا دەکەن. دوو لە ڕووی جەنابتان ئەنجا سیفەتیان وایە زوڵم و ستەم لە خەڵک دەکەن. جا تەماشاکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەرکی ئینسانی ئیماندار چۆن ڕوون دەکاتەوە. ئایا ئێمە ئەرکمان چییە بەرامبەریان؟ پێغەمبەر دەفەرمێت فمن دخل عليهم فصدقهم بكذبهم، هەر کەسێک بچێتە لای ئەوانە لەو سەردەمەیەدا بێت بە درۆیەکانیان بڕوا بکات و هەڵخەڵەتێت. پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم ئینسانی ئیماندار دوو جار لە کونێکەوە ناگەزرێت، جارێک بە سەهو و چوو بە هەڵە چوو، بەڵام دوو جار ناگونجێ بە هەڵە بچێت. چونکە باتیل عادەتی وایە هەر جارە و لە شوێنێکەوە سەردەردێنێ، هەر جارە و بە شیعارێک، هەر جارە و لە کیفێکەوە سەردەردێنێ، بەڵام هەر باتیلەکەی جارانە و هەر درۆ دەلەسەکەی جارانە، بەڵام هەر جارێ لە ژێر ناوێکدا و بە شیعارێک. جا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێک بە درۆیەکانیان بڕوا بکات و ئەعانەهم عەلا ظولمهم و هەروەها یارمەتیان بدا لەسەر زوڵم و ستەمەکەیان. ئەنجا لە تەفسیری ئەو فەرمایشتەی دەزانیان فەرموویانە چ بە قسەیەک بێت، چ بە کردەوەیەک بێت و چ بە غەیری قسە و کردەوەیش بێت، تەنانەت بە یەک هەڵوێست و بە هەر جۆرە شتێکیش هەبێت کە ببێتە یارمەتی دەری زوڵم و ستەم، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ فەلەیسە منی وەلەست منه، بەڕاستی ئەو کەسە لە من نییە و ئەمن لەو کەسە نیم. فەرمایشتەکە زۆر ڕوون و ئاشکرایە، پێویست بە هیچ جۆرە شەرحێک ناکات. ئەنجا فەرمووی وەلەیسە بیواردین عەلەیە الحەوض، ئەو کەسەی بە درۆیەکانیان بڕوا دەکات یارمەتیان دەدا لەسەر زوڵمەکەی لەگەڵ من نایەتە سەر حەوزی کەوسەرێ، لەگەڵ من لە بەهەشتێدا لەسەر حەوزی کەوسەرێ ئاوی کەوسەر ناخواتەوە. خی گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەکمان ئەو حەوزە و ئەو ئاوەکە بە پێغەمبەر دراوە صلی الله علیه وسلم. ئەنجا فەرمووی ومن لم يصدقهم بكذبهم ويعينهم على ظلمهم، بەڵام هەر کەسێک بڕوایان پێ نەکات یارمەتیان نەدا لەسەر زوڵم و ستەم، فەرمووی فهو مني وأنا منه، بەڕاستی ئەمن لەو کەسەمە و ئەو کەسەش لەسەر لە منە، وهو وارد علي الحوض، بەڕاستی ئەو کەسەش لەگەڵ مندا لە ناو بەهەشتێدا لەسەر حەوزی کەوسەر ئاوێ دەخواتەوە و بەشدار دەبێت لەو بەهەشتەیدا. خی پەروەردگار بمانگەڕێ لەو جۆرە کەسانە.